سید سادق لسال 1955 بویە ناوچە و ساڵە 2007 بویە قەزا. ڕووپی ڤاناوێ 305 کیلۆمەترن 4 گۆشەیە. هەژمارە ڕۆنشتوانên wê nêzî 103,000 kesî ye. Wekî bajarê Evînê tê naskirin. Bi dûriya 58 kîlometran dikeve Rojhilatê Slêmaniyê. Gelek girû kelehên dîrokî lê hene, ji wan jî Şamlo, Navgirdan, Girdenazê, Qulxurd, Tepereş û gelek girên din jî. Li ser asta Herêma Kurdistanê xwediya rûpîvana herî berfireha Çandiniyê ye. كوتا سرموا ببالي وكو سلو بسنجي كالرموا صلاهم كرب زواني ليوي سلو بالشرموا اتود مينا وتا فينا مي جرموا نمتواني بالجي بيعلم من بو ميلا قرموا توضلي رام كردم تازبو شوي برموا تازبو شوي برموا عزیزان من هونەرمەند میدیا حسێن لە خزمەتانم لە حەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامەی کاروان. فەرمون با پێکەوە بچینە شارە جوانەکەی سەی سادق، بچینە ئاقار عشقی خاوێن و بێگەردی وەلی دێوانە و شەم. ئێوەش لەگەڵمان. پێمان خۆشە بە خێرایی بچینە ناو وشەی سەید سادق کە نازناوی ئەم شارشکەیە دەچی هاتووە. بەڵێ بەخێر بێن هیوای سەرکەوتن بۆ بەرنامەی کاروان و کەناڵی کورسان 24. ناوی سەید سادق دیارە بۆ خۆتان نەزانن. سەید سادق پیاوچاکێک بووە یان ئەسحابەیەک بووە لێرە کە وەفاتی کردووە، لێرە نێژراوە. ناوی ئەو شاریانە و قەزا بەو ناوە ناوندراوە کە مێژوویەکی دوور و درێژی هەیە. تەسەورەکەین بە پێی هەموو ئەو بەڵگە مێژوویانێکە ئێستا هەیە. ئەم شارە هەر لە سەرەتای دروستبوون و جگەلەوەی جێمەنزڵگەی کاروان و مەسەلەن ئاژەڵداری ئەوانە بوو، بەڵام بەبوونی یان بە وەفاتی ئەو کەسە پیرۆزە کە وەک ئەسحابە کاتی خۆشی ناوی براوە کە وەفاتی کردووە و گۆڕەکەی لێرە نێژراوە لە ناو قەزای سەید سادق و زات لەسەر شاقی سەید سادق زیاتر ناوەکەی لەوە هاتووە. سەید سادق سنوورێکی فراوانی هەیە، جیالەوەی دەشتێکی بەپیتی هەیە. سەید سادق نزیکەی 93 گوندی هەیە، ئێستا زیاتر لە 90 گوندیان ئاوەدانن و یەک ناحێشمانەیە بە ناوی ناحیەی سورۆچکیان بەرزنجە. بەڵێ سەرچاوەی بژێوی ئەم مەنتیقەیە لە چ کەرتێکا زیاتر خۆی بینێتەوە؟ خەڵکی منتیقەی ئێمە وەک باسم کە هە لە سەرەتای دروستبوونی ئەم شارە مادەم ئەم شارە کەوتۆتە نێوان دوو پارێزگایان موقع ئەستراتیژیەکەی وای کردو خەڵکی ئێمە جگە لە بوارە کشت و کاڵێکی کە دەشتی شارە زوو بۆ خۆتان نەزان دەشتێکی بەپیتەوە یەکێکە لە هەرە دەشتە بەپیتەکان لە شەرقی ئەوسەد و تەنانەت لە جیهانیشە. بەڵام خەڵکی ئێمە زیاتر جگە لە کارە کشت و کاڵێکە بە کاری بازاڕ و کڕین و فرۆشتن و بە حکمی نزیکیمان لە بەرزگانی ئێران یان باشماخ لەوێ خەریکی کاری سنووری و ئاڵوگۆڕی بازرگانیە. بەشێکی خەڵکیش ئێستا بە کاری فەرمابەری بۆ بەشێکی کەشی پێشمەرگەیە ئێستا لە بەرەکانی پێشەوەی جەنگیان بەکاری و کاری کە ناوی پێشمەرگێکە لای هەمومان مقەدەس بەوە خەریک. دانیشتوانی سەید سادق بەگشتی و گەنجەکان بە تایبەتی چیە خوازن لە ئێوە؟ کاک میدیا ئێمە سەید سادق بۆ خۆتان نەزانە حەزم کە باسێکی ئەو بابەش ئێمە لە دوای ساڵی 55 ئەیرە کە بووە بە ناحیە لە ساڵی 2007 کە قەراری بوون بە قەزای دراوەیەکێکین لە هەرە قەزا زۆر گەورەکانی هەرێمی کوردستان. بەشێکی زۆری گەنجی ئێمە ئێستا وەک لە پێشتریشا باسم کرد زیاتر بوارە وەرشێکە بۆ خۆتان نەزانن لە بەڕێوەچوونی خولی پلەیەکی کوردستان ئەو هاندەرانی سەید سادق بوو بە باسی میدیا نەک میدیای کوردستان بەڵکو میدیای عێراق و بەشێکی شەرقی وسەتیش. بۆیە خەڵکی ئێمە لە هەموو بوارەکانە کار و چالاکی خۆی ئەنجامەدا، بەڵام گەنجانمان زیاتر لە بوارە وەرشێکە، بواری مەلەوانیە،
حتا بواری سەقافیە شعرە کللتورە ئەدەبە لە هەموو بارەکان خەڵکمانەیە بەڵام مەجای وەرشەکەمان لە هەموو مەجالەکانی کە قەرەباڵغترا بەڵام من بە کورتی یەک ملاحەزەی کەم هەیە ئێمە باسی دانیشتوانی ئەم ئێرەمان نەکرد وەک باسم کرد ئێمە سنوورێکی فراوانمانەیە لە ڕووی موقعی جوگرافیۆ و لە ڕووی گرنگی شەو باسمەکە بەڵام ئەوەی کە زۆر مەسەلەن سرنجی خەڵک و میدیاکاری ڕاکێشاوە زیادبوونی ئەو حەجمە زۆرەی دانیشتوانی ئەم شارەیە کە بە براورد بە شارەکانی کە یان ئەکری بەڵم داتای هەموو جیهانی تێپەڕاند بوو شارێک کە لە دوای ساڵی 1991ەوە دروست بوو بێت کە لە پێشترا هەموو خان و ماڵەکەی تەخت و لەگە یەکسان بوو لەگە زەویەکەیە لە دوای 91 و بە تایبەت لە دوای کۆڕەوەی ساڵی 91 ئێستا حەجمی ئەم شارێکێکە لە شارە گەورەکان ئەکرێ وا ناوی بنین کە یەکێکە لە قەزا زۆر گەورەکان. گەلی کورد هەمیشە و دایم پشکی شێری بەرەکەوێت لە مەسایلی جینۆسایل و چەسانەوە و لەو چیرۆکانی کە هەندێک لە گەلانی ترەگەربی بستن پیان وایە ئەفسانەیە بە تایبەتی وەکو شیمیا باران وەکو کۆڕە و وەکو کۆمەڵکوژی وەکو ئەنفال ئەمەش کە ئەڵەن پاشکۆی ئەنفالەکان ئەم دوو مناڵە ئەم دوو جگەرکوشەیە ئەمە ئەم پەیکەرەشیە دروستی کردن و چۆن ڕق بوونەوە و چیان مەسەلا خۆتەزانی ناوچەی گەرمیان کارەساتی ئەنفالیان زیاتر بەرکەوت بوو و زائیدەن لەبەرەوەی لە خەتی تەماس بوون لەگەڵ ڕژێمە کەمتر ئەیانتوانی بڕۆنەوە سنوورەکانی خۆیان وەکو مەنتیقەی چەمچەماڵ و دووس و کەرکووک و ئەوانە ناچار ئەم خەڵکە ڕویان لەم ناوچەی شارەزور و پێنجوێن و هەورامان و هەڵەبجێ شەید کرد ئەو کاتە ڕێکخراوی فریاگوزاریەکان وەکو UN و ئومەمی متحیدە و خاچی سووری نێودەوڵەتی ئەوانە هاتن لە نزیکی سەی سادە ئۆردوگایەکی کۆنمان هەبوو پیانە ئۆردوگای شانەدەری تەبەنەویش هەر بەر شاڵاوی ئەو ڕوخاند نەکەوت لەوێ هاتن ئەو ڕێکخراوە خێرخوازانە کابینیان هێنا بۆ ئاوارەکانی مەنتیقەی کەرکووک و دووز و گەرمیانەوە ئۆردوگایەکیان بۆ دروستکردن وەکەوەی کە ناوچەکانیان بەڕاستی دەسەڵاتی ڕژێمی لەسەر و نەیانتوانی ئەمانی لە زمنیەوە خەڵکی سنووری مەنتیقەی گەرمیان و چەمچەماڵن لەو ئۆردوگانیش تەجێبوو بوون باوکیان ئەنفالە دایکیان و خۆیان ئەو دوو مناڵەیان هەبووە یەکەم جار لێرە ڕێکخراوە خێرخوازیەکان هاتن لە شێوەی کابینە لە سەی سادق یەکەم قوتابخانەیان کردەوە بۆ خوێندنی ساڵی 1991 و 92 یعنی با بڵێن کە دوای ڕاپەڕینەکە ئەوە ئەم ناڵانە وەکو مناڵی سنووری سەی ساغ لە ئۆردوگای شانەدەری و ئاهاتن بەڵێ تەبەن ئەمە کۆڕەوەکە بووە و من باسی خوێندنی ساڵی 1992 بۆکەم لە ئەو ساڵە جا میحنەتی کورد لەوایە هەر ساڵێکە ئاوارەی و ناڕەحەتی و دەردەبەری بێ یعنی سەرما و سۆڵە و زستان و ناڕەحەتی یەکێکە لەو ساڵانی کە زۆر زۆر کە خەڵک بە دەرەوە بوو کە بارانێکی زۆر هەچە ڕەحمەتی خوای گەورەیەوە ئەوە ناتوانین ئێمە هیچ شتێ بڵێن بەرامبەر بەوە ئەو ساڵە بەفرێکی زۆر باری زۆر لە ڕادە بەدەر ئەم ناڵانش لە کابینەکان و ڕۆژی وایە بۆ گەر ئۆتۆمبیل بەهاتایە لە ڕێخوا سواری بکردایە یان نەبایە بە پێ هاتن بە پێڕۆنەوە ئەم دوو خوێندکارەش هاتوون بۆ قوتابخانە لە ڕێگا گەڕاونەتەوە بەفرێکی زۆر باریوە ئەو کاتە ئۆتۆمبیل کەم بووە و جادیان لێ هەڵە بووە و لەبەر ئەوە کە جادیان لێ هەڵە بووە مناڵیش بوون هینی ئەویان نەبووە بەڕاستی بینی سەی سادەخواانە تقریبا 2 کیلۆمەترێکە بێت بەڵام ئەو مەساف ئەو کاتە مناڵبوون نەبوو سێم لە قوتابخانە گەڕاو برسیان بۆ هیلا بوون و سەرما بوو تەمومژێک دروست بوو ڕەنگە ئاستی بینینەوەوانە کەم بوو بێت ئەو جادانەی کە دروست دەکری عادەتەن بۆریەک هەیە پێڵەن قەمتەرە کە ئاویتیا ئەپەڕێ چوونەتە ژێر ئەوە ئیتر ئایا لەوێ لە برسیان بوو بێ نەیانتوانی بێت لە سەرمان ڕق بوون و دوایەوە کە ئازدرا کە علاساس ئەم دوو مناڵە دیارین و خەڵکی ناوچەکە گەڕان بەداخەوە کە فریان کەوتن یەکێکیان گیانی دەرچوو بوو یەکیشان تا برایە نەخۆشخانە ئەویش لە سەرمان ڕق بووە و بەداخەوە پەیکەرەکە هونەرمەند زاهیر سدیق پێی هەستاوە پێم وانییە لەسەر پێشنیاری من نازانم لەسەر پێشنیاری هیچ کەسێک بێ لە سەی ساغیا کرێ وەکو ڕەنگە ویژدانی خۆی یاخو ڕێکخراوێک داوای لێکرد بێ ئەویان من ئاگادار نیم کاک زاهیر سدیقم لە نزیکەوە نەبینیەوە بەس جۆری سپۆنسەری نازانین وڵاکاتی خۆی وەکو ئەگەر وێنەکەشی بگرن لەم ناوەڕاستی دەواازەی سەی ساغە و کاتە کەوتە ئێرە فلکەیەک بوو تقریبا شوێنەکەی زۆر گونجاو نەبوو بۆ هاتوو چۆ ترافیک و ئەوانە نازانم لەسەر پێشنیاری شارەوانی کۆمەڵی برادەر هێنایانە ئەم باخچە بەڵام ئێستا هەستەکەم لێرە ئەمە
چنار و هێمن بۆ بە ڕەمزێک بۆ خەڵکی سەیسایق قوتابخانەیەکیان بەناوە ناوناوە بە ناوی چنارەوە بە ناوی چنار و هێمنەوە لەگەڵ باخچەیەکی ساوایە و بازرگانێکیش لە سلێمانی لە نزیکی مزگەوتی کاگەحمەی شێخ بە تەلارێکی دروست کردووە بازرگانی و هەمان پەیکەری لە بەردەم شوێنە بازرگانەکە دروست کردووە بە هەمان لێ نووسیوە فریشتە تەزیوەکان بەڕاستی ئەم کارەساتی چنێرە و هێمنە کە تەسیراتی زۆری هەبوو لە سنوورەکە ساڵانە بە خۆشحاڵیوە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سەی سادە ساڵانە با بڵێن ڕێزلێنانێکەکە بۆ مامۆستاکانی بۆ کارمەندەکانی بۆ کارگوزارەکان بۆ قوتابخانەکان ئەو ڕێزلێنانە بە ناوی چنار و هێمنەوە ساڵانە بەخشرێت. کاگەزاجان حەزەکەین بە شێوەیەکی گشتی لە بوار و بزوتنەوەی ڕۆشنبیری و هوەری و کولتوری و ئەدەبی و هەموو لایەنەکانی ئەدەب و هوەر لە سێساتخا لە کۆنا و لە ئێستادا چۆن دەیبینی لە چ ئاسێکا دەیبینی کە مامۆستا قانعی شاعری چاوساوەکان هاتوۆتە شاری سەیسایق و بووە بە مامۆستا با بڵێن وانە بێش نەک مەلای مزگەوت بەتەنە بۆ بە مامۆستای قوتابخانە بەڕێزیان یەکەمین هەوڵی بە شانۆییکردنی کارێکی دەقێکی شعری خۆیانیان داوە بە ناوی دەقی داربڕ وە کارکتەرەکانی لە ناو قوتابی خوێندکارەکانی خۆیان هەڵبژاردووە و ڕۆڵی داونەتێ خۆی ڕاهێنانی پێکردوون و خۆشی نمایشەکەی پێ نمایش کردوون و دەقی شعرەکەی شەری خۆی بووە لە ئاهەنگێکی کۆبوونەوەی باوکان و دایکانە ئەم شانۆیە پێشواشە سیناریستی و دەرهێنەریش بۆ تقریبەن نەکرد سیناریست و دەرێنەر و نووسەریش و ئەم ڕەوتە درێژەی کێشاوە دیارە مامۆستاقانە حتمما لە شوێنانی تر شانۆی بینیوە تیاتری بینیوە ئەو تیاترۆیی کە جاران ناوەکەی ناو لەگەڵ تەلەبەکان بەرجەستەی کردووە خوێندکار و قوتابەکانی خۆیان بەرجەستەی کردووە دوایی ئەم ڕەوتە کۆمەڵێک خوێنەوار لە سەیسایقا درک بەوەکەن گرنگی شانۆ چییە و ئەم گرنگیە بە هەندوەرەگرن یەکەمین کاری شانۆیی لە سەیسایقا وەکو شانۆ کە جەماوەر لێ گرتبوو بێتەوە بێجگا و کارەی جەنابی شاعری چەوساوەکان قانع شانۆییەکە بە ناوی دەرەبەگ نەما یا دەرەبەگ تۆپی بەداخەوە نووسەرەکەی دیار نییە لەلای ئێمە بەڵام شێ مەحمووی ڕەسمچی کاک فەریقی کوێخاتالیب و بەڕێزێکی تریشی تیا بوو ئەگەر جەنابە بیرێ بێ باوکی کاگازات ئەوەی شانێری حەمەی تۆفیق ئەمانە ڕۆڵیان بینیوە لەو شانۆیە و ئەو شانۆیە دوو جار نمایش کراوە جارێک لە دەشتی شانێری جارێکیش لە ناو سەیسا کاگازات شان بەشانی ڕەوتی شانۆ مۆسیقا بزنەوەی مۆسیقا چۆن بوو موزیک چۆن سەری هەڵداوە لە سەیسا بەڵێ ئێمە بەڕاستی لەبەرەوەی تا ساڵەکانی هەفتایش جۆرێک لە مۆرچی با بڵێن ژیانی دەشتەکی یا باڵێن کشتتوکاڵی لەم ناوچەوە برێوی هەبووە ئەوەی کە کراوە زیاتر یەکێتی لاوانی حیزبی شوعی یەکێتی لاوان و قوتابیانی پارتی دیموکراتی کوردستان کە ئەو کاتە برێوی ئەوان هەبووە هەوڵیان داوە کار بکەن بەڵام لە بواری مۆزیکا ئەوەی کە من بیرم بێ مامۆستایەکی بەڕێزە بوو خۆی خەڵکی سلێمانی بوو هاتبووە سەیسایق لێرە ماڵێکی بەکرێ گرتە بوو موزیسیان بوو لە ئەندامی تیپی موزیکی مەولەوی بوو ئەگەر هەڵە نەبم ناوی مامۆستا ناسڕ بوو مامۆستایەکی تریشمان هەبوو نەورۆزیش ئەو سێ مامۆستا بەڕێزە هەر سێکیان موزیسیان بوون خەڵکی سلێمانی بوون لە ئەسڵا بەڵام لێرە مامۆستا بوون لەگەڵ کاری وانەوتنەوەی قوتابخانە خۆیان مامۆستا بوون دوانیوەڕوان پرۆڤیان بە زۆرێک لە خوێندکاران و قوتابیان وەکو عەلی مام حسێن گۆرانی بێژ بوو یونسی کاکە برا گۆرانی بێژ بوو کاک مەحموود بەفرین و کاک منوری کۆیی زۆرێک لەوانە گۆرانی بێژ بوون و پرۆڤیانە کرد لەسەر گۆرانیەتە و ڕەوتی هونەر لە سەیسایقا لە پەنجاکانەوە هەتاکو 1970 هیچ دابڕانێکی تیانە بووە بەردەوام بووە و جۆرێکی زۆر گەشەدار خۆی بینیوە لە ئێستا من پرسیار دەکەمەوە لە ئێستا پێشوازی کۆمەڵگەی سەی سادق بۆ هوەر و کولتور و کەلەپور شۆنە ئایا هیچ بربەستێکەیە بە تایبەتی لە ڕووی ئایدیاوە ئایا ئەمان ئەبنە بربەست ئەدیان مەزاهب
لە ڕاستیە کاک میدیا هونەری شانۆ هونەری موزیک چکە ئێمە ئێستا لێرە لە سەیساق گروپی دەفی دێوانەمان هەیە لە سەیساق گروپی شانۆی نالیمان هەیە گروپی هزر و هونەری بڕیارمان هەیە لێرە چەندین گروپی ئەدەبی و ڕووناکبیری و هونەری جیاجیا هەن ئەمانە دەرخەری ئەوان کە سەیساق بە تایبەتی لە دوای ئاوەدان بوونەوەی لە دوای ڕاپەڕین و کۆڕە و کە سەیساق ئاوەدان بۆتەوە لەسەر شان و باڵی خەڵکی شارەکە خۆی بێبەش نەبووە لە ڕوتی هونەری و ڕووناکبیری تامەزرۆن نەک تامەزرۆن بەڵکو ئەتوانم بڵێم دامەزراوە حکوومیەکان و ناحکوومیەکانیش زۆر پاڵپشتن بۆ ئەو مەسەلەیە و زۆر یارمەتی دەریشن جەماوەریش بەردەوام پرسیارەکە چالاکی هەیە چۆنە کەیە. کاک مەشخەرجیان سەبارەت بە کتێبخانەی شاری سی سادق لە ئێستادا خوێندنەوەی کتێب بۆتە کللتور لای کۆمەڵگای سیساق بەگشتی و گەنجەکان بە تایبەتی لە ڕاستیە سێساقی ژۆ کۆی شارەکانی تری کوردستان و بە تایبەتی شارەکانی جیهانیش بەگشتی کتێب لە سەردەمی مەرگی خۆی ئاژی کتێب بەو شێوەی کە ئیسایی نیشێ حەجمێکی وەرەقی و شوێنێک داگیر بکە و ڕفەیەک هەبێ و هەم کات زۆرە کوژێ هەم مۆدیلی ئەو شێوە خەریکە بەسەرچێ لە ئەڵتەرناتیڤەکەی فەیسبووکە کتێبی ناتقە نەک فەیسبوک بەڵام ئەکرێ بڵێ نوسخی ئەلکترۆنیە PDF ئەوانەیە بەڵام بەگشتی کە سەرنجی ئەوە بدەین ئایا لە سەیساق کتێب وە خوێندنەوە بۆتە کەلتوریانە کۆمەڵێک هۆکار هەیە کەوا ئەکا بڵێن نەخێر نەبووتە کەلتورێکی بەربڵاو لە ئێستادا ئێستا و تا ڕادەیەک پێشتریش چون کتێب تا ڕادەیەکی زۆر نامۆیە بە کۆمەڵگەی کوردی بەگشتی و سەی سادەقیش بە شێوەیەکی تایبەتتر کتێب نەیتوانێت جێی خۆی بکاتەوە یان ئێمە نەمانتوانێەوە لە معنای گەورەی کتێب تێبگەین با بڵێن بزوتنەوەی ڕۆشنبیری ئەدەبی هونەری بەڵێ ئەمە بەو مانە نییە کە جموجوڵێکی فەرهەنگی نییە و خەڵکی ڕۆشنبیرمان نییە یا خەڵکێکمان نییە تامەزوی بەڵام ئەگەر بێت و بەراوردیکەی بە ژمارەی دانیشتوان ئیستا ئەگەر بێت نزیکی 60 تا 65,000 کەسێک لە سەیساد دانیشتوانی ئەم شارەیە دەی لەم ژمارە زۆرە ژمارەی سەردانیکەرانی کتێبخانە ناگاتە 100 کەس 200 کەس لەمایەنکە کەوا بێ کتێب بەم شێوە ئەکرێ خەڵکێک هەبێ لە ماڵی خۆیان دراسە بکە بخوێنێتەوە یان سەردانی هەندێک بنکەی ڕۆشنبیری بکە ئەوانش هەیە بە کۆی گشتی و بۆ ئەم کتێبخانەکە ئێمە ئیحسامان دێتە دەست لە ڕاستیە ئەو حاڵەتەیە کە نەخۆشیەکە لە ڕێی نواندنی هونەرەوانی بە تایبەتی شانە و درامە ئەو چۆنە بەڵێ جوڵێکی زۆر باش هەیە لە ڕووی شان و خەڵکێکی زۆرمان هەیە عاشقی شانۆ ینی زۆر جارکە تیپی هونەری شارە زوور شان و یەک پێشکەشەکەن بەڕاستی هۆڵەکان جمەیاندی ئەوە شتێکی زۆر باشە یعنی ئەکرێ بڵین ئەمە جیاوازی چون دوو جۆر تەسیراتی جیاوازێک کتێب تەسیری جیاوازی خۆی هەیە لە نخبەیەکی زۆر دیاریکراو بەڵام شانۆ شتێکی جەماوەریە هەنی ئەکرێ خەڵکێکیش کە موهتەم نییە بە بوارە سەقافیەکەی بێ سەرنجی شانۆ با و لە زەتێکی لێ ببین ئێمە وتمان کتێب لە کۆتاییەکانی تەمەنی خۆیاژی بەڵام ئەمە ناکاتەوەی کە پێمان وای بێ کتێب بەدیلی هەیە ڕاستە ئیسە سەرچاوی معریفە زۆرە ئەتەرنێتە شتی ترە بەڵام لە ڕاستیە کتێب ئەساڵەتی خۆی هەیە و قورسایی خۆی هەیە لە بەرەوەی تامەکەشی جودایە من هیوادارم خەڵکی ئێمە ببین بە مۆدیلێک کە خوێندنەوەی کتێب بکەین بە مۆدیلێکی زۆر بەربڵاو لە شارەکەمان بتوانین بەدەستی هەموو لایە ساش گەلانی ئەوروپا ئەو پەڕی باە بە خوێندەوە دەدەن ڕاستە ڕاستە بەتایبەتی کتێب زۆر گرنگ و ئەسیلیش آمين آمين تبلا كامي والله كاي من حريره الله الناس معك إخراج النسيم الله الناس معك إخراج النسيم
یازیزان بڕگەیەکی تری بەرنامەکەمان هاتوونتەم ڕێکخراوە ڕێکخراوی کوردیۆ لەگەڵم خاتونە قساکەین خات و سیما خۆشحاڵین بە دواندنت لەسەر هەندێک لە پرۆژەکانی ڕێکخراوەکەتان قسەمان بۆ بکەیت بە تایبەتی ئەو پرۆژانەی کە پەیوەستە بە کچانەوە بەئێوە. بەڵێ سەرەتا بەخێر بن سەرچاوم ئێمە وەکو ڕێکخراوی کوردیۆ بووینەتە ماڵێک بۆ هەموو خانمانی ئەم شارە هەر لە ئیشی جنین و ڕستن و خەیاتی و هەروەها خولی ئارایشتگا و بۆ ئەو خانمانەی کە نەخوێندەوارن خولی خوێنەواریمان هەیە وەکو ئەیبین ئەسام کۆمەڵەکانمە سەرقاڵن بەم کارانەوە ئەمە هەمووی ئیشی دەستی خۆیان دروستیان کردووە ئێمە مامۆستامان هەیە لێرە فێری ئەم شتانیان نەکاتەوە. بەدەر لە ئیشی دەست هەروەها گروپێکمان هەیە چەند خانمێکن هەڵەسن بە خوێندنەوەی کتێب بۆ ڕۆشنبیرکردن و بە کولتورکردنی خوێندنەوە وا ئەکەن ئافرەتان و کچانی ئێرە سەرنجیان بەلای خوێندنەوەیان ڕاکێشن کە ببنە هاوڕێی کتێب. سەرکەوتوون کارێکی پیرۆزە چی ترتان هەیە لە پرۆژەکان؟ وەکو خانمان وەکوتم خولی ئارایشتگامان هەیە بۆ خانمان ئیتر هەر شتێکە بۆ نوبەرامی خانمی لێبێت ئێمە پێشکەشیەکەین بە خانمان. پێم وایە بەشی مۆسیقاشتانەیە بەشی موزیک کچان بەشداری تیاکەن؟ بێگومان مناڵانی کچان مناڵی کچ بەڵێ گروپێکمان هەیە گروپی مناڵانی کوردیۆ گۆرانی ئەڵێن و لە فستیڤاڵەکانە بەشدارە بن. جەنابتان وەکو خۆبەخشکارەکەن لە ڕێکخراوەکان پێم وایە ڕێکخراوەکشتان خۆبەخشە بۆ خۆیان خەرجی خۆیان دابین دەکەن. ئێمە حەزەکەین خزمەت بکەین خزمەت بە خانمان بکەین سەرکەوتبن هەمیشە و دایم. چ داواکاریەکتان هەیە چ ئامۆژگاریەکتان هەیە بۆ خەڵکانی سەی سادق پێشوازیتان بکەن دەعمتان بکەن چتان هەیە گەر ئەتوانین لێرەوە پەیامێک بڵاو بکەیتەوە؟ پێویستە ئیتر ئافرەت بێتە دەرەوە لە ماڵ بەهری خۆت بدۆزەرەوە ئەوەی کە ئەتوانی ئیشی تیا بکەیت و مەجای تۆیە وەرە ئیشی تیا بکە ئێمە ژۆک و تۆ ڕۆژێک لە ماڵەوە بێ. جەنابتان وەک سکرتێری ڕێکخراوی کوردیۆ بەڵێ پێمان خۆشە بزانین لەکێ کۆم ڕێکخراوە دامەزراوە چێ هەندێرتان بووە یەکەم هەنگاو چێ ناوێتی وە سپۆنسەرتان چییە و چۆنە و چێدات؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. ئێمە لە قەزای سەی سادق لە 2013 ڕێکخراوی کوردیۆ بۆ پەرەپێدانی توانەکانی لاوان دامەزراوە و لە سەردەستی کۆمەڵێ ڕۆژنامەنووس و چالاکوان و شاعیر و ڕۆشنبیر و دەرچووی زانکۆ و پەیمانگاکان لە قەزای سەی سادق ئەم ڕێکخراوەمان ماوەی 6 ساڵە دامەزراندووە لە زۆر بواردا کار دەکا و چەندین کاری ناوازەی کردو ئەتوانم بڵێم لەسەر ئاستی عێراق و کوردستانە یەکەمین ڕێکخراوە لەسەر دەستی 100 کەس کە 60یان خۆشبەختانە لە ڕەگەزی مێیە و 40یان ڕەگەزی نێرە لە 8 بەیانی تاوەکو 4 ئێوارە شەممە تاوەکو پێنجشەمە کار دەکەن لە بوارەکانی پەروەردەکردنی مناڵ و لە کردنەوەی خولی زمانەکان و پێگەیاندنی کۆمەڵێک گەنج لە بوارەکانی با بڵێن لە ژنان و لە کچان بۆ کاری ئارێژگا دەلاکی خەیاتی ئیشە دەستیەکان ئیشە پیشەکان. واتە پرۆژەکانتان 5 تەوەرە 5 پرۆژەیە. پرۆژەکانمان زۆر فراوانە با بڵێن لە مەجای فێربوونی زمانەکان پێویستە ئێستا هەرێکێک لە ئێمە کە بەڕووی دنیا و کرانەوەی دنیادا کراوەتەوە زیاتر لە زمانێک بزانێ بۆی ئێمە هەموو زمانەکانمان هەیە لێرە کە لە ئێستای پێویستیەکی سەرەکیە پێویستە هەمومان زیاتر لە زمانێک بزانین و قۆناغی ئێستای کوردیش وا پێویست دەکا بۆ گەیاندنی پەیامی ئێمە بە کۆمەڵانی خەڵکو و لە هەمان کاتیشتا بە لایەنی دەرەوە ئەوانەی کە دێنە کوردستان هەر یەکێک لە ئێمە بتوانێت بە زمانی خۆی بە پەیامی خۆی قسەی خۆی بگەێنێت کە ئەمە لە بواری مەجای زمانە مەجالێکی زۆر باشمان کردێتەوە بۆ زمانی کورد با بڵێن فارسی
ئینگلیسی عەربی. سەبارەت بە موزیک و شان و هیچ هەیە لێرە؟ بەڵێ لێرە ئێمە گروپێکمانەیە بە ناوی گروپی هونەری وەلی دێوانە کە تایبەتە بە ئالەتە مۆسیقیەکان و لە با بڵێن لە چوارچەوەی ئەو گروپەیە زۆر کاری هونەری لە خۆ ئەگرێ گۆرە هونەرمەندمان هەیە لێرە و مۆسیقژانمان هەیە هەموو ئالەتە مۆسیقیەکان لێرە دوو مامۆستامان هەیە با بڵێن ئەوانی کە لێرن ئێمە لە هەموو مەجالەکانی خۆیان با بڵێن هەر کەسێک کە فێرکار بێ کۆمەڵی کەس لە لای ئەم کەسە فێر ببێ بەدل لەوەی کە خۆی دەرچوی زانکۆ و پەیمانگای یاخود لە بەشەکەی خۆیان تەواوی کردو بەشی با بڵێن هونەرە جوانەکان لێرە وەکو مامۆستایە کە دەرزەڵێتەوە لە بواری هونەرە و گروپی هەڵپەرکێمان هەیە گروپی میوزیکمان هەیە گروپی تیپی مۆسیقای مناڵانمان هەیە و گروپی هونەرمەندانمان هەیە. زۆر بە شێوەیەکی گشت و سێسار بە شێوەیەکی تایبەتی کەرتی کشتتوکاڵی کە کەرتێکی بەرچاوە ئێوە لە ئێستاە ئیستنتاجاتان بەروبوومتان بۆ کێشەتان و مەوریدتان و دابەشکردنان چۆنە لەگەڵ هەڵاتیانە؟ بەڵێ بە خراپی کەناڵەکەتانەکەم سوپاسانەکەم قەزای سیسایق و دەشتی شارە زوری دەوروبەری خاوەنی زەویەکی بەپیت و بەرەکەتی یەکجار بەناوبانگە و خاوەنی بەرهەمێکی زۆری لە ڕادەبەرت بە دەرە لە ڕووی کوالیتیشەوە بەڵام بەداخەوە ئەمڕۆ ڕۆژگارێکە کە حکوومەت و کوردستان تووشی قەیرانێک بوون بەرهەمی جوتیار ساغ نابێتەوە یاخۆ جوتیار کەمترین کەمترین داهاتی دەست دەکەوێت. قەزای سیسایق خاوەنی نزیکەی زیاتر لە 7,000 زەوی دێم و بەراوی بەپیت و بەرەکەتی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا گلەیەکمان هەیە لە حکوومەت کە خەمساردانە پشتیوانی جوتیار دەکات بگرە تاوکو ێسەش کەمترین پلانی هەیە بۆ بژانەوەی کەرتی کشتتوکاڵ کێشەی جوتیار لەوەدا زۆرترین بەروبووم و ڕەنجی کەمترین دەستکەوتین داهاتیە بەڵێ لەبەر بەروبوومەکەی ساغ نابێتەوە لە بازارە مەسروفەکەی بۆ دەرنایێنێتەوە ئەمڕۆ مەخدوورترین چین لەناو کۆمەلگا چینی جوتیارە کە لە ڕاستیدا خۆی کەرتی کشتتوکاڵ لە دوای کردی نەودێکە بۆ بژانەوەی ئابووری وڵات دێت. کاک محەممەدجان سەرباری ئەم هەموو قەیران و نەهامەتی و کێشانەی کە ڕوبەڕووی جوتیاران دەبێتەوە لە هەرێمی کوردستانە قەیرانی گەورەتر کەوەیە بەغدا پارە نادا بە جوتیارانی هەرێم ئەمە چۆن ڕەشاوەکەی چۆن حەل ئەکرێ ئەمە زۆر ڕاستە کاکە میدیادان ئێمە ئەوە پارەی 4 ساڵمان لەلای حکوومەتی عێراقیە هیچ جوتیار 2014 و 15 و 16 خەفە سەرف کراوە هەتا ئێستا چەندین جار مراجعەتمان کردەوە بەلایەنی پەیوەندیدار بە وەزارەتی تیجاری عێراقی بە وەزارەتی تیجاری هەرێم وەزارەتی کشتتوکاڵ هی هەرێم و هی بەغاش بەڵام زۆر بەداخەوە کە حکوومەتی مرکز وەک پێویست نایە بەدەم داواکاریەکانمانەوە کێشەی جوتیاری تێکەڵ بە کێشەی سیاسی کردو لە بینی هەرێم و بەغدا کە لەم مابەینەدا جوتیار بووە بە مزەحی گەورەترین قەیران کە ڕووی کردبێتە ئەم چینی جوتیارە کە هیچ دەسەڵاتێکیش نییە بەغدا بە ئارەزوی خۆی ئەگەر بڕیار بدا ئەینێرێ بڕیاریش نەدا ناینێرێت لە لایەکی ترەوە کاک میدیا لە سنووری قەزای سیسایقە پێویست بە کۆمەڵێ ئەدەوات ئەکات یەکێک لەوانە بەڕات کە پێویستە ئەو بەروبوومەی کە ئێستا پێ ئەگات کە لە بازاردا ساغ نابێت و با لە بەڕادە هەڵبگیرێت لە ساتخانەیەکە هەڵبگیرێت لە کاتێکدا بخرێتە بازارەوە کە پێداویستی بۆ هاوڵاتیانە ئێمە گەورەترین کێشەمان ئەوەیە کە وەزارەتی شارەوانی زەوێ بەپیت و بەراوەکەمان داگیرەکات ئەیکا بە کەرتی نیشتە جێبوون خاتە ماستەر پلانەوە کە ئەمەش زەرەرێکی گەورەی لە کاتێکا حکوومەت ئەبێ پلانی هەبێت لە جێگەیەکە ئەگەر چنیە خۆڵی دەستکەوت ئاو و بیری بۆ بەرێ بیبژێنێتەوە کەرتی کشتتوکاڵ پێش ئەم شەڕ ناکرێت وەزارەتی کشتتوکاڵ ئەم شەڕ بکات لە جاتیەوە وەزارەتی کشتتوکاڵ ئەبێ دیفاع لە مورکی خۆی بکات دەبێت ئەبێ داکۆکی لە مافی خۆی بکات لەبەرەوەی لە کاتێکا کە ماستەر پلان فراوان ئەکرێت دەیان خێزان بێقوت ئەکرێت دەیان خێزانان بڕاو لە بەرامبەرە قەرەبوویەک پارچەی ئەرزێدنێ بایدە وەرەقە تا 15 وەرەقی ئەمە چیەکە بە ژیانی خێزانێکی هەر سەر خێزانی
مامۆستا جەنابتان وەکو سەرۆکی یانی وەرزشی سێ سایق ئەو بەشانەی کە لە خۆی گرتووە چی وچین سەرەتا سپاسی جەناب دەکەم کاک میدیا بۆ هاتنتان بۆ سپاسی کەناڵی K24ەکەن و بە تایبەتیش بەرنامەی کاروان عسێتیان کە شەماندوو بوون بۆی جوانەکانی سێ سایق لە چوارچەوەی بەرنامەکە بگوازنەوە بۆی هەموو دنیا بیبینێت پێگومانیانی وەشی سێ سایق بەشەکانی بریتە لە کاراتی کە ئێستا لە بەشین و بڵێن هونەرە بەرگریەکان تای بۆکس و کینگ بۆکس و هەروەها بەشی مەلەوانی بەشی تۆپی پێ بەشی بالە ئەوانەی کە ئێستا ئەکتیڤن ئەو بەشانن بەزار ئاستیانەکە لە ڕووی ناوخۆ دەرەوە چۆن نەبینی چۆن هەڵی سنجێنیت بێگومان یانەی سێ سادق یانێکی بەناوبانگە و توان بڵێن یانێکی بە احترامیشە بە حکمی ئەو بەشانەی هەیەی بە تایبەتی تۆپی پێوە ئەو هاندەرە زۆری کە هەیەی و یان کاراتێکەمان کە خاوەنی چەندین مەدالیا و بەشداری بووە لە چەندین بتوڵێ بەناوبانگی جیهانیا کە نەتیجەکانی زۆر دڵخۆشکردن ینی بەدەر لە هەرێمی کوردستان لە دەرەوە هەرێمەسە ئاستی دەرەوە هەرێم یانەکەتان بەشداری چۆ کردووە لە شیاریەکە لە چ بەشێکە نەتیجەی چۆن بووە ئەگەرێکی بەدەستێناوە ئەگەر باسی بەشی کاراتیکەم بۆ منە لێرە هەندێک ئامار هەیە بەس لە تورکیا زیاتر لە سێ بتوو لە بەشداری کردو هەرسێ جارێکە پلەی یەکەم و دومی بەدەستێناوە لە سریلانکا بەشداری یەکەمی بەشداری کرد 2015 پلەی یەکەمی بەدەستێناوە زیاتر لە 10 جار پاڵەوانێتی ئێران پاڵەوانێتی نێودەوڵەتی پلەی یەکەم و دووهەم و سێهەمی بەدەستێناوە و بەشدارێکی کارای هەڵبژاردەی عێراقە لە ڕاستیە تەمەنی یانەکە چەندە بێت چەند ساڵ دەبێت تقریباً یانەی سێ سایق ساڵی 1998 وەکو بنکە ئەو زەمەنە بنکەکان هەبوو بنکە هەبوو ئەوجا دەرەجە سێ هەبوو دوو هەبوو یەک بەڵێ 20 ساڵ پێش بگەڕێنەوە بۆ مێژووی شارە جوانەکەی سێ سایق چەند سەدە ئەبێم شارت ئامەزراوە چۆن بنیادنرا خودی شاری سێ سادق مێژوەکەی مێژوەیەکی تازەی هەیە یەکەمین جار لە ساڵی 1946 دروست بووە بەڵام بە حکمی استراتیژی شوێنەکەی وا زوو گەشەی سندۆ و گەشەی کردو فراوان بووە بەڵام پێشەوەی شاری سێ سادق دروست بێ ئێرەکە شوێنێکی چۆڵ بووە ناوچێکی چۆڵەوانی بۆ ئەمەتیقی زیاتر ئاو پوش و پەلاش بۆ عنی شوێنی ئەوەدانی کەم تێدا بوو ئەوەدانەکانتان هە لە شوێنی سەرچاوەکان بوون هەر پێی وتراوە سێ سادق ئەوش بە ناوی ئەو پیاوچاکەی کە لەسەر شاخەکەیە کە سێ سادقی ناوە شارەکە بە ناوی ئەوە ناونراوە سێ سادق وەچەی چیە سێ سادق دوو بۆ چوون لەسەری هەیە کۆمەڵک دەڵێن کوڕی شێخ عیسای بەرزنجەیە ئەمە تا ئێستا قسەی ساڵانی پێشومان بوو بۆچوونێکی کە هەیە کە ئەم بۆچوونەیان دروستە سێ سادق کوڕی شێخ عیسای بەرزنجە نییە لە ئەوش کۆنترە سێ سادق ناوی عەلیە کوڕی عیسای ئەبوبەکری هاواریە بڵێن زانایەکی گەورەی ئیسلامی بۆ لە سەردەمی خۆی ئەو کاتێک کە مەغۆل ئەم ناوچەیان داگیر کردووە پایتەختەکەیان لە مەراغە بووە لەوێ شوێنێکیان کردووە وەک چۆن وەکو زانکۆیەکی ئێستا ڕوانگەیەکی فەلەکی بووە ئەو کەسانەی کە مستەوایەکی بەرزیان هەبوو بە لەوێ توانیوان لە بخوێنن وەریانگرن بۆ خوێنە بەڵام کاتێک ئەم پیاوچاکە چوەتە ئەوێ مستەوای هێندە بەرز بۆ کراوەتە مامۆستای ئەو شوێنە ئەوەی کە جەنابتان لە ئێستا لە هەکبەکەتانە دەربارەی ئەم قەڵایی کە لەسەری وەستاین حەزەکەین قسەی لەسەر بکەین دەشتی شارە زۆر بۆ خۆی دەشتێکی ناوچەیەکی دێرینە مێژوەیەکی دێرینی هەیە مێژوەیەکی زۆر دێرینی هەیە هەموو سەرچاوەکان باز بە دێرینی شارە زۆر دەکەن ئێرە بۆ نمونەمە گردێکە ئێستا پێی دەڵێن گردی حاجی عەبدوڵڵا کە لە گوندی ناوگردانە لە تەنیشتی سێ سادق لە تەنیشتی ئەمامە هەموو گردەوە گردە بەرامبەرمان لەولا گردامە دەشتی شارە زۆر گردی زۆری تایە گردە نازێ گردی بەکراوە لە نزیکی هەڵەبجە هەیە لە سیروان لێرە ئەوە گردی شامل و هەیە کە ئێستا نزیکی ئاوەکەی دەریاچەکەیە ئەمانە هەموو گردی دێرینن وەک ئەوەی من بیستومانی لە ڕفیقانم کە توێژینەوەی زانستیەکەن لە بواری شوێنەوە دەڵێن ئەم گردانە یەک دەسەڵاتدار دروستی نەکردوانی کاتێککردنەوە پشکنی کراوە گردەکان چەند چینێکن ئەوان بۆی بۆ ئەچن کە هەر دەسەڵاتدارێک و چینێک لەم گردانەی دروست کردوێ بەڵام ئێتر ناوەکان بە گوێرەی مێژوو ناوەکانی تاون گۆڕانکاری بەسەر هاتوو ئێستا دوایین ناوکە بۆ ئێرە ماوەتەوە کە ئێمە وەکو خەڵکی سێ سادق و شارەزوو پێ دەڵێن گەری حاجی عەبدوڵڵا بە ناوی ئەو پیاوچاکەی کە لێرە نێژراوە حاجی عەبدوڵڵا مێژوەکەی دیار نییە کە مێژوەکەی دیار نییە بەڵام گۆڕی پیاوچاکێکە لێرە
بە خەڵکی سێ سادق وەکو پیاوچاکی دەیناسن خەڵکی شارە زوور ئەلبەت پێش دروستبوونی سێ سادقی شۆ لێرە هەبووە بەڵێ گردەکان لە زمانی شوێنەوار ناسان و لە زمانی شوێنەوار و کە لە پوروشتویا جێگایان هەیە ناویان هەیە بەڵێ گردەکان هەموو سەر بە فەرماگەی شوێنەوار لە سلێمانی بەردەوام کنەوە پشکنینی لێکا من ئاگادارم مانگی هەشت ڕابردوو هاوین لەم نزیکی دەریاچە سیروان لە خواری سێ سادقەوە گردی شامل و هەیە کۆمەڵە گردی کەی لێبوون کنەوە پشکنی ناتیاکرد مامۆساجانۆ کوزانی لەم شوێنەوارانە هیچ دۆزراوەتەوانی ئاسەوار توحفیات شتی دێرین شتی دێرین زۆر لە ساڵانی نەوەتەکان خەڵکێکی زۆر هاتن ئەم دەشتانە گەسەری گردەکان بکەن وەکو گۆڕ هەمیان هەڵکەن برینار کراوە زۆر لاوە ئەوە هەموو شوێنەواری تیا بوو بەداخەوە شوێنەوارەکان سەردەمی گرانی بوو خەڵک پێویستی بە پارە هەبوو هەر شوێنەوارانی بژەی بوو شوێنەوارەکانیان دەرهێنا ئەو کاتەش حکوومەتی هەرێم وەکو ئێستا نەتوانای هەبوو نەتوانای دەسەڵاتی بەباشی هەبوو نەتوانای ژیانی خەڵکیش هەبوو شوێنەوارەکان هەموو فرۆشران و ینی لەوانێت تا ئەوروپاش ڕۆشت بێتن بەڵام شوێنەواری زۆری تا دۆزرایەوە من بۆ خۆم چەندین شتم بینەوەگە خەڵکی دۆزرا هەتا ئەچیت ئەو دەشتی تا نزیکی دەریاچەی سیروان ئەم دەشتە هەموو چەند گردیتیایە ڕۆژانە خەڵک بە درێژایی چەند مانگێکە چۆن شتیانە دۆزیەوە بەسار گردێ بێم بۆ بار زەڕوانی بەسار گردێ بێم بۆ بار زەڕوانی دەشتی شار زۆر بە سۆڵە دەزانی هەروەی هەڵاڵە بۆسی دەڕوانی بۆ دوور هەڵاڵە بۆسی دەڕوانی بۆ دوور گوڵاڵە سوورەی دەشتی شارە زۆر بە گوڵاڵە سوورەی دەشتی شارە زۆر هەزاران سڵاو لەوکانی و ئاوا هەزاران سڵاو لەوکانی و ئاوا کە تۆ لێیە شۆی ئەو دام و چاوە کە تۆ لێیە شۆی ئەو دام و چاوە هەڵاڵە بۆچی ئەڕوانی لە دوور هەڵاڵە بۆچی ئەڕوانی بۆ دوور گوڵاڵە سوورەی ناوچای شارە زۆر گوڵاڵە سوورەی دەشتی شارە زۆر ئەرەوەی بەسات گەردێ بێم بازاکەی ڕاوی بەفوای دەمێ بێم بازاکەی ڕاوی بەڕۆژومە بە زەرداڵەگەڕاوی هەرەوەی هەڵاڵە بۆسی دەڕوانی بۆ دوور هەڵاڵە بۆسی دەڕوانی بۆ دوور گوڵاڵە سوورەی دەشتی شارە زۆر بە گوڵاڵە سوورەی دەشتی شارە زۆر بەڵێ عەزیزان لە میانی کاروانەکەمانە بە ناو شارە جوانەکەی سێ سادقە بە پێویستمان زانی ئەم ستۆدیۆ خنجیلانەیە بەسەرکەینەوانێ کە جێی ئومێد و دڵخۆشیە بۆ لاوان و بەهرەمەندانی شاری سێ سادق لە نزیکەوانەیە چاوان بە گۆرانی چڕی لا و خۆشەویست ناوی جەنابەت یادگار خالید یادگار خالیدی حەزم کرد لە زمانی خۆیەوە ناوەکە بڵاو بێتەوانێ دانیشتم هەیە لەگەڵیان زۆر سپاس لێرە بینیمان چاوان پێکەوت لەوە دەچێت خەریکی کارێکی هونەری بێت لە ئێستاوای ما ئومێدی سەرکەوتن بۆ خوازیین کا یادگارجان گیان زۆر خۆشحاڵین کە چاوان بە تۆ کەوت زۆر سپاس مامۆستا گیان خۆم بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامەی کاروان بەشداری بووم لەم پرۆگرامەیە کە ئێوەمانەوە بوون لە کەناڵی 24 کوردستان 24 تەشریفاناتۆ بۆ شارە زوور بەرنمەیەک پێشکەش بکەن
ڕز و خۆشەویستی مێ بۆ تەواوی پرۆگرام دووبارە لە خۆشەویستی زیاتریشم نیە بۆ ئەوەی خۆشەویست باسی ئەم ستودیۆت کرد تایبەتە بە خۆمان بە مانۆبوون و دەست و پەنجەی ڕەنگێنی مامۆستا ئاتامەجی کاگاگاریان لێرە کە پێی دەڵێن حوزەی شارە زۆر ئەم منتیقەیە بە تایبەتی بۆتە سنتەری هەموو تیرۆ هۆزەکان هەموو کولتورەکانی شارە زۆر لێرە ستایلێک زۆر مەرغوبە یا زۆر پێی لەسەردا دەگرن یا چ جۆرە شێوازێک چ ستایلێک لە بەستەیە لێرە واریدە زیاتر خەڵکی شارە زۆر بەعام گوێبیستی هەموو ستایلێکە بن بەڵام زیاتر ئێمە باز لە زیاتر بکەین زیاتر لە بواری فۆرکلۆر گۆرانی بێژە فۆرکلۆرەکان گۆرانی بێژەکان کە بند و هەڵباز ئەم ناوچەیە ناوچەی دەوروپشیشی هەموو ناوچەکەی کوردستان بێجیاوازی بۆ خۆت گۆرانیە کە تەیە بۆ خۆت سازت کردووە گۆرانیە گەر بیرت بێت ناوی چی بوو بە گۆرانی ئەم چاوە چاوداگرێ ئەو بۆ گۆرانیە ناوبانێکی باشم پیا کرد لە لای هەوادارەکانم ئەتوانین ڕاستە خۆ کۆپلەی پێشەشەکەی بە هەوادارەکان بە خۆشحاڵیەوە خۆشحاڵیەوە سواس دەکەن نەخۆش و دەردەدار و هیلاک ومان و مرد و گیسکی ئەمەولی پیاغەمەر بەدایکم بڵێ خەس و نەخۆش و دەردەدارم ئارامم نییە ساتێ خەبەر بەرن بۆ یارم باز و بێت و بمگاتێ ئەم چاوە چاوداگیرێ گوڵم دەست هەڵ ناگیرێ ئەم چاوە چاوداگیرێ گوڵم دەست هەڵ ناگیرێ لەسەر تەنیا ماچێ یار بیان ومان پێدەگرێ لەسەر تەنیا ماچێ یار بیان ومان پێدەگرێ یاران وەسیەتم ئەمە بێلاتان هەرچەند کەوتومە دوورە وڵاتان یاران وەسیەتم ئەمە بێلاتان هەرچەند کەوتومە دوورە وڵاتان تەنیا گۆڕەکەم لە ڕێی خێڵان بێ نزیک هەوارگەی جاف و گۆران بێ کێلێکی بەرزی بەقەت باڵای شەم لە ژوور سرم بێ بێزیاد و بێکەم دیارە ئەم پەپوو لە باڵ هەڵوەریوە ئەم دێوانە شەیدایە ئاواتی خواستووە کە گۆڕەکەی لەسەر ڕێی خێڵان بێت بەو پێیە ئەو شوێنی ئەم هەڵی ژاردوو کە گۆڕەکەی لێوێ بێت سەرەڕێی کاروانچیان و خێڵەکان و ئەوانەی گەرمیان و کوێستانیان کردووە و دیارە شەم بەرقافڵەیە کەوتووە کە خێڵی دژبەیەکن بەڵکو لە گەڕانەوەیە شەم ببینێت جا بۆ خۆی مێژوو گەواهی لەوە دەدا کە وەلی دێوانە حەزی کردووە لەم دەڤەرە بینێژن هەرچەندە ڕای جیاواز هەیە کە گوایە وەسێتەکەی جێبەجێ نەکرابێت لە دەڤەرێکی تر لە گەرمەسێر بە خاک سپاردە کرابێت ئێمە ئەوە تەوەری ئێمە نییە تەوەری سەرێکی ئێمە ئەوەیە ئەم عاشقە لەگەڵ معشوقەکەی کێشەی چینایەتی نامرادی نەکردوون کێشەی ئەدیان و مەزهەب نامرادی نەکردوون بۆ بەدبەختی گەلی کورد کێشەی خێڵ کێشەی عەشیرەت کێشەی تیرایەتی و هۆزایەتی لێکی دابڕاندون دەنا چێ دەڵێ ئەمان بەختی شیرین و فەرهاد یان لەیل و مەجنون ویان لاس و غەزاڵ ویان مەموزینیان دەبوو بەرحاڵ ئەوە جێ دەڵین بۆ ئەو کەسانی کە وجدانی خۆیان بە شعر ئاسوودە دەکەن ئەو کەسانی کە جیهانێکی ڕەنگاڵیان هەیە بۆ شەرە جوانەکانی وەلی دێوانە و ئەمسالی وەلی دێوانە مامۆستا ئەرسەلان زۆر خۆشحاڵین کە جەنابەت لای ئەم جێنزرگەی وەستاوین لای پیرۆستترین شوێنی ئەم دەڤەرە قوربانت دەبم دەڵێن میکایڵی شێخ اسماعیلی کەماڵەیی تۆ پێت وایە کام خێڵیان بێت وەلی دێوانە سەر بەکانیان بێت وڵی ئەوەی کە توێژینەوە ئەدەبیەکان و ڕەخنەگرە ئەدەبیەکان قسەیان لەسەر کردووە بە هەر سێ لایەنەکەی میکایڵی و شێخ اسماعیلی و با بڵێم
کەماڵەیەکان قسەیان لەسەر کردووە بەڵام دوجار زۆرینەی توێژەران زۆرینەی ڕخنەگران کۆکن لەسەرەوەی کە کەماڵەیە و لە کەماڵەیەکان زۆر داکۆچیەکەن لەسەرەوە و ساڵانەش فستیڤاڵی تایبەت بەخۆیان هەیە کەماڵەیەکان لەوێ زۆر جەختی لەسەرەکەنەوە و ئەوەنیش من ئاگادارم خەریکی کۆکردنەوەی ئەو بەرهەمانن کە نەگەشتوتە ناو ڕای گشتی یا ناو خوێنەری کوردیان ناو ئەرشیف و با بڵێم ئەرشیفکردنی مێژووی ئەدەبی کوردی ئەوان ساڵانە جەخت لەسەرەوەکەنەوە کە ئەو بەرهەمە دەما و دەمانەی کە وەلیدێوانە لێی جێماوە و تا ئێستا نەتوانراوە کۆبکرێتەوە ئیشی لەسەر بکەن و ئەوەندەی من ئاگادار من لە فستیڤاڵی ئەمساڵیشانە کەماڵەیەکان جەختیان کردووە کە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە ئەوان زۆر داکۆچیەکەن لەسەرەوەی کەماڵەیە. بەڵێ مامۆستا ئەرسەلان لە ڕاستیە بە زاراوەی کرمانجی خوار و باڕوونتر بڵین بە شێوەزاری سلەیمانی سۆرانی ئەم شاعیرە مەزنە دوو بەرهەمی جوانی بە ئاواز کراوە و لەلایەن هەردوو هونەرمەند خوارێ خۆشبان و موساکەریم کابان و کاقادر کابان ڕەحمەتی خۆیان لێوێت چڕیوانە ئایا بە هەورامیەکەی کەسێکی شایستە و دەنگبێژێکی سەرکەوتوو بەرهەمەکانی کردو بە گۆرانی وەک بەرجۆرکەوت بێت لە ڕاستیان ناتوانم من داوەری بکەم لەوەیە یا با بڵێم بڕیار دەربمتیا چونکە لە ڕاستیە یەکێک لە کێشەکانی ئێمە نەبوونی ئەرشیفێکی منەظەمە نەبوونی ئەرشیفێکی ڕێکوپێکە زۆر جار مافی کەسەکان ئەخورێ هەندی زۆر جار جەنابەت هونەرمەندی ناوی موزیک ژەنەکان ناوی با بڵێم دەرهێنەر ناوی ئەوانەی کە ڕۆڵیان هەیە لە بەرهەمەکە ئەفەوتەیە لە ڕاستیان من وەکو خۆم وەکەوەی کە متابعێکی جددی بووم لەسەر وەلیدێوانە نیم بەڵام بەرچاوم نەکەوتووە بۆی کە بە شێوەزارە هەورامی ئەسڵەکەی خۆی کە زۆربەی شارەکانی بە هەورامی وتووە کرابێتە گۆرانی ئەڵبەتە ئەوە بێ کەسێک شەقسە لەو بارەوە بکە کە شارەزای گۆرانی هەورامی و شێوەزاری هەورامی بێ و ئەوان ئەتوانن داوەری بکەن کە ئایا ئەمە لە ڕاستیە شاری وەلیدێوانەیە یەکی شعریەکی تر لەو شاعرانەی ترکە بە شێوەزاری هەورامی قسەیان کردو لە ڕاستیە من لەوەچە نتوانم لەو بارەوە قسەی تەواوت بەمە دەست سپاس دەکەین بەرحاڵ من تا ڕادەیەک وەلیدێوانە بە بەختەوەر دەزانم لەبەرەوەی ئەم شاعیرە مەزنە لە دوای مەلای جززیری و ئەحمەدی خانی و هەندێک شاعیری لوتکەوە لە ژیانە بووە بەو پێی کە من بزانم نزیکەی 300 لەمە پێشکە شاعیر بووە و هەتا ئێستا بەرهەمەکانی ماون نەفەوتاون ئەمە بەشێکە لە بەختەوەری بۆ ئەم شاعیرە مەزنە هیوادارین منیش و تۆش و عاشقانی شعری ئەم شاعیرە گەورەیە ئاشنابن بە شعرەکانی بە لەهجەی هەورامی ڕەنگە شعرێک کە تەرجمە دەکرێت وەردەجێڕێت لە لەهجەیەکە بۆ لەهجەیەکی تر وەکو پیاوە گەورەکان دەڵێن مامۆستا گۆران بە تەرجمەی شعر دەڵێت حەوز و گوڵی فەرشێک بە دیوی پشتە واتە فەرشێک هەڵگێڕێتەوانێ دیوی پشتەوە زۆر ئەلوان و لە ماعی نامێنێت ئەمەی ناوناوە بۆ تەرجمە کەسانی تروتیانە وەرجێڕانی شعر وەکو ماچێک وایە لەم دیوی جامخانەوە لەگەڵ کەسێکی ترا لەو دیوی جامخانەوە دیکەیت بەرحاڵ ئێمە حەزمان دەکرد شعرەکانی بە دەنگی گۆرانی بێژێکی بە توانای هەورامی گوێویست بووینایە بۆ ئەوەی زیاتر بچێتە خانەی ئەرشیفی و کەلەپوری گەلەکەمانەوانێ لەم دەڤەرایە شەی ترێ پێشک دێت لوتکە بێت وەکو وەلیدێوانە لە شعرە شاعرانی کورد بە تایبەتی کلاسیک لەم ناوچەیە ڕۆڵی زۆر سەرەکیان هەبووە ئەگەر خەڵکی ئێرەش نەبوو من یا دانیشتووی ئێرە نەبوو من بێگومان دەڤەری شارە زۆر پێگە و جێگە و ڕێگەیەکی باشیان بووە بۆ دەرکەوتنیان و بۆ کۆبوونەوەی خەڵک لیان و بۆ تێگەیشتن لیان ینی بۆ نمونە مامۆستاقانە ماوەیەکی زۆر لەو دەڤەرە ژیا و مەلایەتی کردو شیعرەکانی تا ئێستش دەماودەمە بیسرێتەوە و لێرەش سەرچاوی زۆر باشەیە کە ئاماژە بۆ شیعرانەی مامۆستاقانەدا کە تایسە نەنووسراونەتەوە واروها وەلیدێوان نالی مەزن کە خەڵکی خاک و خۆڵی نزیکی ئێمەیە و مامۆستا گۆران کە دانیشتووی هەڵەبجە و زێدی هەڵەبجە و هاتوچۆ و ئەوانیان لێنەوە لە سەردەمی تازەشدا بەڵێ مەولەوی شاعریش مامۆستا خامۆشمان هەیە ڕیشەی بێسامانمان هەبووە چەندین شاعری ترمان هەبووە کە لە ئاستی دووە یا با بڵێم لە پێگە و پلەی دووهەمی ئەگەر لە شاعری لوتکەشانەوە بێت لە خواری ئەوانەوە ڕۆڵی زۆر سەرەکیان بینەوە هەر بۆیە ئەبینین لە ناوچەی شارە زوراوە بە تایبەتی لە مەنتیقەی ئێمە شاعری زۆر باشمان هەیە گەنجەکان ڕێڕەوی ئەوانیان گرتووە ڕخنەی ئەدەبی زۆر باشمان هەیە خەڵکی نووسەری زۆر چاکیتایە خاوەنی چەندی کتێبی لێکۆڵینەوە و توێژینەوەی ئەدەبیش و بوارەکانی تریش بەڵێ ماوە تۆ بڵێن خەرمان بەرەکەت ئەم دەڤەرە پڕە لە دەنگی جیاواز لە شەعر و لە داهێنان منیش لە کۆتاییدا دەڵێم ئەگەر چی هەموو لەدایک بوونێک
مردنێک لە دوای خۆی تۆمار دەکات. دەستپێکی بەرنامەکەمان ئەو بکە بینیتان کۆتایی بەرنامەکەشمان وەک چۆن کۆتایی ژیانی وەلی دێوانە و هەموو عاشقان لێرەدا دێنە کۆتایی تا کاروانێکی تر تا بەرە و مانزڵ و شارێکی تر لەگەڵ هونەرمەندێکی تر بەخوای گەورتان ئەسپێرین هەر شاد و بەختەوەر بن. گۆڕەکەشم ئەمەیە؟ بەڵێ مامۆستا باسی سەرێکی لەوێ لە ڕێی خێڵان بێ نزیک هەوارگەی جاف و گۆران بێ کێلێکی بەرزی بەقەن باڵای شەم کێلێکی بەرزی بەقەن باڵای شەم لە ژوور سەرم بێ بێزیاد و بێکەم لە ژوور سەرم بێ بێزیاد و بێکەم یاران بەسیەتم ئەما بێ